مسكت مواضعها بشكل رصين. لە کاتێکدا خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراق سەرپرشتی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی گیارەی دەکرد، پەرلەمانی عێراق بە کۆی دەنگی 142 پەرلەمانتار متمانەی لێ سەندەوە. سندنەوەی متمانە لە وەزیری بەرگری لە کاتێکدایە عێراق لە جەنگی دژی داعشدایە و دەستپێکردنەوەی پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ یەکێکە لە پرسە گەرمەکان. سندنەوەی متمانە لە وەزیری بەرگری لەسەر ئەو تومەتانە بوو کە پێشتر لەسەر گەندەڵی لە گرێبەستەکانی کڕینی چەک و بەخشینەوەی ئۆتۆمبیلی هەمەڕوو بردننی خۆراکی سەربازانی بەرەکانی جەنگ ئاراستەی کرابوون. لابردنی وەزیری بەرگری سەرکەوتنە بەسەر گەندەڵکاران و گەڕانی و شکوێ بۆ پەرلەمان. زۆر سپاس بۆ هەمووانی کە دەنگیان بەلابردنیم وەزیرە گەندەڵەدا. من خۆم بە خۆشحاڵەزانم کە توانیم هۆکارێک بم بۆ بنەبڕکردنی گەندەڵکاران. هیوادارم ئەمە دووەهەنگاو نەبێت لە پەرلەمان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵکاران. فراکسیۆنە کوردیەکان ئاماژە بۆەوە دەکەن لەلایەن حزبەکانیانەوە ئاراستە نەکراون کە دەنگ بە سندنەوەی متمانە لە خالید عوبەیدی بدەن یاخود دەنگ بەمانەوەی لە پۆستەکەیدا بدەن و خۆشیانیان سەرپشک کردووە. ئەندامێکی لیژنەی ئەمن و بەرگریش لە پەرلەمانی عێراق دەڵێت ئەو وەزیرە دۆسیەی گەندەڵی زۆر لەسەر بووە لە لیژنەکەیان. بەڵێ لیژنەی ئەمن و دیفاع و بەشێک لە ئەندامەکان کۆمەڵێک فایریان لەسەری هەبوو. لەوە هەمووانە مهمتر ئەوەیە کاتێک کە وەزیرێک ئیستیجوا بکرێ و فرسەتی دێتێ وەڵام بداتەوە و پەرلەمانتاران قەناعەت بە وەڵامەکەی ناکەن بێگومان نەتیجەکەی بە ئیقالە کۆتایی پێدێت. خالید متعب یاسین حەسەن العوبەیدی لە ساڵی 1959 لە شاری مووسڵ لەدایک بووە و لە ساڵی 1982دا بەکەلۆرێسی لە ئەندازیاری فڕۆکەوانیدا بەدەستهێناوە و بەر لە ساڵی 2003 ئەفسەر بووە لە سوپای عێراق و لە ساڵی 2011دا دکتۆرای لە زانستە سیاسیەکان بەدەستهێناوە و لە ساڵی 2014دا کرا بە وەزیری بەرگری عێراق. لە چەند مانگی ڕابردووشدا لەسەر پرسی گەندەڵی لە وەزارەتەکەیدا عوبەیدی بانگەشتی پەرلەمان کراو. لەو دانیشتنەشدا سەرۆکی پەرلەمان و چەند پەرلەمانتارێکی بە ئەنجامدانی گەندەڵی تومەتبار کرد. بۆ هۆیشەوە دانیشتنەکە بشێوی تێکەوت. لە دووەمین دانیشتنی پەرلەمانیشدا لەسەر ئەو پرسە بەبێ ئامادەبوونی خۆی متمانەی لێ سەندرایەوە کە بە بڕوای هەندێک لە چاودێران ئەو هەنگاوی پەرلەمان بۆنی تۆڵەسەندنەوەی لێدێت. سندنەوەی متمانە لە وەزیری بەرگری هاوکاتە لەگەڵ دەستپێکردنی لێپێچینەوە لە هوشیار زێباری وەزیری دارایی عێراق کە چەند تومەتێکی لەبارەی تێوەگلانی لە گەندەڵیدا ئاراستە کراوە. ئومێد محەممەدی نارتی، بەغداد.